لە پاڵ بەڕێوەچوونی یادی دامەزراندنی شار سلێمانی گەڕێکی نوێی کۆبوونەوە سیاسیەکانی بەخۆیەوە بینی. پارتی لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی سەردانی کۆمەڵی دادگەری کرد. ئەندامێکی شاندی پێشوازی لە وەفتەکەی پارتی دەڵێت قسەی کۆمەڵ بۆ شاندەکە ئەوە بوو پێویستە دۆخی دارایی خەڵک چاک بکرێت و لەوە زیاتر هەوڵاتیان باجی ناکۆکیەکان نەدەن. ئەمڕۆ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان پێشوازیمان کرد لە وەفتێکی پارتی دموکراتی کوردستان لە ساڵیادی ڕۆژی پارێزگای سلێمانیدا. تەوەری گفتوگۆکان بەگشتی ئەوەی کە گرنگ بوو لە لای ئێمە بابەتی خزمەتگوزاری بوو لە هەرێمی کوردستان و هەروەها بارودۆخی ناوچەکە بەگشتی و هەروە هەرێمی کوردستان بە تایبەتی. تاکید لەسەر چەند خاڵە کرایەوەی کە لەو خاڵانە ئەو بوو کە ئەم بارودۆخی کەوا ئەمڕۆ هەیە بە تایبەتی بابەتی خزمەتگوزاری موچەخۆران و هەروەها ئەو کێشە و گرفتی کەوا بۆ موچەخۆران دروست بووە وای لێ هاتووە خەریکە لە بەشێکیە وەکو پێویست نۆرماڵ شتەکان دەڕوا بەڵام لە بەشێکیشا وەکو پێویست ناڕوە. تاکید لەسەر ئەو کرایەوانێک کە ئەمە جارێکی تر مراجعە بکرێتەوانێ و هەروە ئیشی لەسەر بکرێ. جگە لە کۆمەڵی دادگەری پارتی لەگەڵ هەر یەک لە یەکگرتووی ئیسلامی و یەکێتیش کۆبوونەوە کە زیاتر سەردانەکانی ئەم ڕۆیلانە سیاسیەکان بۆ دەردەدڵ و وردەگلەی بوون. کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە نییە، کۆبوونەوە هەر باشە، چاوپێکەوتن هەر باشە، خۆشتان نەزانن خۆی هەموو دنیا ناوچەکە بە ئەزەمات و بە کۆمەڵی قەیرانە تێپەڕەکە ڕۆژ بە ڕۆژ کێشە دروزە بێ. ئێمە ئەم کۆبوونەوانە ڕۆژ بە ڕۆژ بکەین بۆ ئەوەی ئەو کێشانەی کە هێنە پێشەوە ڕۆژ بە ڕۆژ بتوانین چارەسەری بکەین. هەر وەفدێک سەردانی کۆمەڵی کردبێت کۆمەڵ قسەی یەکەمی باشترکردنی دۆخی گوزەرانی هاوڵاتیان بووە. ئەم کۆبوونەوانەش کاتێک بە بەرهەمدار دەزانێت کە داواکاریەکان جێبەجێ بکرێن و کۆبوونەوە نەبن لە پێناو کۆبوونەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.